بناوي خواي گەورە و میهرەبان. ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوو. من بەشدار بووی گروپی هەشتی ئاوەدە ئەکادیمیم. ناوم ئازاد مەحموود اسماعیلە، مامۆستام لە بەڕێوەبەرەتی پەروەردەی پشدەر. ئەم ماوەی 10 هەفتەیە کە لە خزمەت ئەواندا وەکو فێرخوازێک بەشدار بووم، بەڕاستی سوودی زۆرم بینی لەو مەهارەت و میتۆد و مۆدێڵانەی کە بەڕێزیان بە ئێمەیاندا و مامۆستا ئاواد، مامۆستا عەتای بەڕێز، مامۆستا سدیق و سەرجەم ئەو ستافە بەڕێزە کە شەو ڕۆژیان خستبۆ سەریەک بۆ ئەوەی ئێمە فێرکەن. بەڕاستی من ئەو لێهاتووی بەڕێزیان، ینی بەو لێهاتووی بەڕێزیان موعجیب بوومە، چکە ئەوان بەبێ ماندوو بوون، بەبێ شەکەت بوون، لەگەڵ ئێمە هەوڵیان دەدا. من خۆم پێشووتر نەمدەتوانی یەک دێر لەبەر بکەم وەکو خۆی بڵێمەوە، بەڵام دواتر سوپاس بۆ خۆی توانیم چەندان دێر لەبەر بکەم، توانیم شێوازی خوێندنەوە، شێوازی خێرا خوێندنەوە، شێوازی لەبەرکردن و شێوازی خوێندنەوەی کتێب، بیستنی خێرا، ئەوانم هەمووی سوپاس بۆ خۆی زۆر باش بوو، ئەویش بە هیمەتی بەڕێزیان. و دەمەوێت لێرەوە دەستخۆشی تایبەتیان لێ بکەم. خوای گەورە پایداریان کە، خوای گەورە سەرکەوتویان کە، خوای گەورە ئیدامیان بدا بەڕاستی بەو هەموو لە خۆبردوویەوە کە توانیان بەڕاستی خزمەتێک پێشکەشکەن. من چەندان خول و دەورەم بینیوە، بەڵام بەبێ موجامەلە تاوەکو ئێستا خولێکی ئاوە پرۆفیشناڵم نەبینیوە. و دەمەوێت دەستخۆشیێکی تایبەتیش لە بەڕێز مامۆستا عەتای خۆشەویست بکەم کە من تاقیکردنەوەم هەبوو لە وەزارەت، تاقیکردنەوە واتە پرێزنتەیشنێکم هەبوو، هاوکارم بوو، بۆیە توانیم لە کۆی 113 مامۆستای بەشدار بوو من لەو پرێزنتەیشنە پلەی یەکەم بەدەست بێنم، ئەویش بە هیمەتی بەڕێزیان کە دوای خولەکە یاخود دوای دەورەکە بەردەوام لە ڕێگەی کەناڵەکانی تەلەگرام هاوکارم بوو و شتی تازەی پێدەوتم. دووبارە و سێبارە دەستخۆشیتان لێ دەکەم. خوای گەورە پایدارتان کە. بەڕاستی دەورەیەک یاخود بڵێ خولێکی نمونەی بوو و خوای گەورە تەمەنمدا ئینشەڵڵا دەرفەتم هەبێ لە سەرجەم خولەکانی تر لەگەڵ ئەو ستافە خۆشەویست و بەڕێزە بەشدار دەبوو. دووبارە دەستان خۆش بێ، خوای گەورە سەرکەوتوتان کە.